وەختان وخێر خەڵکە کوردەوار یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. پێشووتر من ڕوانگەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەڕامبەر بە ڕووداوەکان باسەکەم. پاشان فەرمانێک بۆ تەمامە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە سەراسەر دنیا لە هەرێمە کوردستان و لەو شوێنانەی کە دەنگە ئێمە بە دەسە دوو دەسە سێ پێیان ئەگات. هەروە ئاگادارن و لە ڕێگەی ئۆپن سۆرسەکانەوە خەریکن قەزا یا ئەشنەفن تا ئەم دەقیقە چەندین چت مسۆگەرە. یەک، تەمامە معلومات استخباراتیەک کە بە ئیاڵاتە متحدەی ئەمریکا و ئیسرائیل درابوو، معلوماتێکی غەڵەت و معلوماتێکی چەواشە بوو لەلایەنە ئۆپۆزیسیۆنە ئێرانی و لەلایەنە ئەو بەشکەلەی کە نەقشە جاسووسیان گێڕابوو. یەک، ئۆپۆزیسیۆنە ئێرانی بە نەبوونە قوڵایی کۆمەڵایەتی وای بە ئەمریکا کوتبوو کە ئێمە ئەو خەڵکەی کە تێنیە ناوە شەقام کار ئێمە بووگە. ئێوە عەلیە خامنەئی بکوژن، خەڵکتان بۆ تێرینە شەقام و قیام دەست پێەکە. ئەم ئەتفاقە نەکەوت، نە کێشیان بوو نە وەزنیان بوو، نە بە جومهوری خاهۆ نە بە سەڵتەنەت تەڵەب بوو، گشتی کاریە سپاهە پاسداران بوو. و ئەمما ئەوانەی کە شتە شناسایی و جێگەگەلە لێدانیان بۆ ئەمریکا و ئیسرائیل گزارشدا بوو، گزارشگەرە غەڵەت غەیرە حرفەئی و ناڕاستیاندا بوو. سەبەبەکەیشی چییە؟ بابی هێڵینەوە بۆ خۆیان. سەبەبەکەی ئەوەسە پارەیان گەرەک بوو، سەبەبەکەی ئەوەسە ئەقلی دروستی سیاسیان نەبوو، سەبەبەکەی ئەوەسە لە کەسکەلێکی غەیرە حرفەیی کەڵکیان وەرگرت بوو کە ئەو خەڵکیشە ئینوانە دروست ناتوانێ بە. تەیە ڕۆژگە لە ڕابردوو ئیسرائیل هەر کوێیەک بۆمبارانەکە بینای بۆش خەریکە بۆمبارانەکە، یەک نەفر ناکوژێت. یعنی لە هەر پادگانێکی سپاه پاسداران کە ئەدا نە زاقی مهمات ئەتەقێنێت و نە لاشەی پازداردا ئەخا، بۆی دەنگە ئەمبڵانس لە هیچ کوێیەکە نایێت، چۆڵە لە چۆڵایی ئەدەن. ئەمە زەخیرەی جەبهەخانەیە ئیسرائیل و ئەمریکا تەواو ئەکا و بە هەدەریەدا. ئەمانە هەرچی زوو بەم نەتیجە گەین کە بە هێزە هەوایی ناتوانن دەسەڵاتە ئێرانی بگۆڕن. بەڵێ بە هێزە هەوایی ئەکریا دەسەڵاتە ئێرانی بگۆڕی. و من ڕۆژە ئەوەڵیش ئیشارەم پێکرد، هەبوونە معلوماتە غەڵەت بە هەر دەلیلێک و ئەمانە معلوماتە سپای پازداران بن، ئەمانە بەناو هەنە جمهوری ئیسلامی بن و بەناو دژایەتی بکەن، معلوماتە غەڵەتیان بە CIA و موساد داگە و لەگرا شکیاگە، CIA و موساد لەگرا شکیاگە. ئەوەی کە تۆ خەڵک بە ساتە وەختە ڕاپەڕین بگەینی، ئێشێ بدەی لە مؤسساتە خەدەماتە شاری، یعنی شار بکەیتە مەیدانە جەنگ. کابرا مەجبور کەی بێتە خیابان، مەجبوری کە یا جێ بێڵێ یا یەکلایی کاتۆ. ئەمیش بە لێدانە لە بنکەگەلە کارەبا و بەرقە، بە لێدانە لە ئاوە، بە لێدانە لە حەمل و نەقل و ترانسپۆرتیشنە، جادەکانە، سەدە، ڕێگە ئاسنە. لەمە نەدەی بە هیچ هێزێکی هەوایی هیچ ئتفاقی ناخی. با خۆشمان نەخەڵەتێنین، من گزارشاتە شارە سنە و مەریوان و جوان ڕۆ و جێگەگەلترم بۆ تێت. مادام ژیانە نۆرماڵ بەردەوامە، هیچ مردمێ هیچ هێزێک بە هیچ ڕاپەڕینێک نادا. دیارە ئیسرائیل لە ڕابڕێ بنکە ئەتەقێنێتەوە، بەڵام ئەو خەڵکە مادام ئەڕواتە بازار، مادام لە ماڵا دائنیشێ تەلەڤیزیۆن تەماشاکە، گوڵە بە ڕۆژە ئەشکێنی، هیچ دەریافتێکی لە شەڕ نییە. دوو دانە زەرمە زەرمە پاڵەدەسی ڕۆژە سێوم ئادیۆ ئەوێتۆ بۆی. ئەمە چاوەڕوانی ئەکا، چاوەڕوانە منجی ئەکا. ئەمە ماتەڵی ئەکا یە دنیای خۆشترێکیش هەست. من لە ئەمریکا و ئیسرائیل خۆ گەورەتر نیم. ئەوێسم ئەمریکا و ئیسرائیل کاریان دەست پێ کردگە خۆیان تەواوی ئەکەن ئێژن یەک ڕۆژگارانە خۆشێک هەست
دوای جمهوری ئیسلامی من ئیشێ ڕۆژگارانە خۆشە بوێنم ئەو ڕۆژگارانە خۆشە چێژی لێ بوێنم ئەمە بووگەسۆ هۆی خەساندن ئەمما ئاماژەیەک لە گرا مەوجودە ئەمریکا بڕیاری داگە و بڕیار ئەدات کە لە هێزە کورد خەڵک وەربگرێ ئەمە چەندین خوێندنەوەی گەرەکە یەک ئەوەی کە حکوومەتە هەرێمە کوردستان ناتوانێ بڕیارە ئەمریکا ڕەتوو بکاتەوە حکوومەتە هەرێمە کوردستان ئەگەر تا ئیستێشە ماگە سەبەبی بەڵێ ئەمریکا بووگە پس حکوومەتە هەرێمە کوردستان ناتوانێ هەڵگەڕێتەوە بە ئەمریکا بێژێ من واردە شەڕەوانەوە حکوومەتە هەرێمە کوردستانیش لەسەر بڕیارە ئەمریکا ناتوانێ حساوکە ئەمریکا خۆی بە قەرزارە کەس نازانێ تا ئیستەڕاتی گرتگە بەیانی هەر وەختێک مەیگی بوێ پشتە تێکە و ئیکا و ئەڕوا کەواتە ئەوان لە نێوانە بڕیارێکا گیریان کردگە سادەتەرین شت ئەوە سەبیر لەوە بکەیتەوە من بە شێوەی ناڕاستەوخۆ بەشێکی تیا تێڵم و ئەگەر ئێران نەکەوت بتوانم بمێنێم و زۆر تەبیعیە بۆیە بێت لە ژێرە ناوە ئەحزاب کورد هێزە پێشمەرگەی کوردستانیشیان لەگەڵا بخان یعنی ئەوەڵ دەحفە بێژێ ئەمە ئارایشە ئێعتلافە هێزەکانە کوردستانە ئێرانە بعد مەجبور بێ هێزە پێشمەرگەی خۆیشی بخاتە ناویان کە معاشیان لە یاڵەتە متحدەی ئەمریکا گرت ئەمە خراو نییە من نایژم ئەمە خراوە یا خاسە و با بزانن هەر دەرفەتێک کە بتوانی هەنگڵە دەوڵەتە ئێران بوڕێ و ئەم کوردە ئێمە لە پێگەی قەومیشەوە هەناسەیەک بدات دەرفەت پیرۆزێکە بەڵام ڕۆژان ڕۆژیان وا لە شوێنە هەروە کە حکوومەتە هەرێم بیر ئەکاتەوە ئەمریکا پاشە کشەی کرد چ بکەین ئیشە کورد بیر بکاتەوە لە نێوانە ئەم زەلکاوە کە کەوتگە چۆن بازیکە ئێمە کۆمەلگایەکی متەکەسرین ئێمە کۆمەلگایەکی ڕوانگەی جۆرا و جۆرمان واتیا بۆیە زۆر تەبیعیە کە هێزە جۆرا و جۆرمان تیابێ و هێزە جۆرا و جۆر ڕەنگاڵەیی ئەدا لەم دەقیقە یارانە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ دژایەتیە هیچ چەشنە حرەکەتێک لە ئەحزابە منتەسەبە بە کورد ناکەن با کارە خۆیان بکەن هەر هەنگاوێک کە بڕۆنە بەرەو ئەم هەنگاوە ئێشێ دابتاشێت و ئێشێ معماری بکرێت ئەوان بە هەر بەبەستێک ئەیکەن بە هەر هەڵس و کەوتێک ئەیکەن مەترسیەکان ئەمانەنە ئێمە بەشێکی ئەمریکا بوو دیمان بەشێکی چەمکێکە بەناوە ئێران ئێرانە شێعە پەنج ڕۆژە ڕابردوو بە ئێوە سابەتی کرد ئێران خەریکە بازیە گەورەترێکیش ئەکات بازیە جەهانە ئیسلام بازیە جەهانە ئیسلام لەبیرتان نەچێ هەر لە ئیستەوە بازە تەجزیە تەڵەبیان بۆ کوردستان گرتگە کوردستان یعنی ئوستانە کوردستان یعنی مەحافزەیە ئوستانە کوردستان نە ئیلام نە کرماشان نە هەمەدان نە لەڕەسان نە ورمێ ئوستانە کوردستان یعنی مەریوان بانە سەقزنە دیوان دەرە قوروە کامێران ئوستانە کوردستان دروستە پشتیوانی هێزە هەوایی ئەمریکایان وا لەگەڵا دروستە بۆ ئەمە پشتیوانی گەورەیەکە دروستە ئیمکانی هەست هێزە پێشمەرگەیە هەرێمە کوردستانیشیان لەگەڵا بێ ئەمیش هێزە دروستێکە بەڵام بێبەربەست ناوێت زۆر ئاسان ناوێت هەروە کە ئێمە ئەتوانین کەڵک وەربگرین لەم کەرستانە ئێرانیەکانیش ئەتوانن لە پاکستانی کەڵک وەرگرن لە ئەفغانی کەڵک وەرگرن لە شیعەیە عێراقی کەڵک وەرگرن لە ئیسلامی کەڵک وەرگرن و بیکەن بە شەڕ جەهانە کوفرتەکە جەهانە ئیسلامە کە ئێوە دیتان دوای مەرگە خامنەئی کابران لە کەراچی و 30 نەفەر خۆی دا بەکوشت لە کونسوڵە ئەمریکا کەواتە ئاسان نییە ئەگەر کورد بە عنوانە هێز ڕزگاریکەرە ئێران یا دەرسخستن لە حکوومەتی جمهوری ئیسلامی کەڵکی دێوەربگرێ
دەبێ زۆر ژیرانە بێ دیسانەوە نیروی کورد کافی نییە بۆ ڕووخاندن ئەگەر تەسیسات شاری نەکوتن ئەگەر شار کوێر نەکەن ئیمکانی نییە ناتوانن لە ئوستانە کوردستانیش ناتوانن بڕۆنە دەرەوە ناتوانن وە گەمارۆیان ئەدەن وە شەڕە تەواویانەکەن بەڵام پەیامە ئەوڵ چوینە ناو شەڕە داخڵی و ئیشت بەرەی ئەم شەڕە داخڵیە گەورەکەین گەورەیکەین بە تایبەتی یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بزانن من لە دایکبووی کرماشانم خەڵکە ئەو شارەمە شەڕە ئیلتیجاگەرە جۆرا و جۆرە ناو شار بە من ئەکرێ بە هیچ کەسێک کە خەڵکە مەهاباد و سنە و بۆکان بێ ناکرێ چارە سەڵتەنەت تەڵەب و ئێران باز و مجاهیدین باز لە کرماشان و ئیلام ناکرێ ئەمە نوختەی ئەووەڵ بێ ئەم مەحافزانە کوردستان فرە بچووکە فرە بێ ئەهەمیەتە ئێمە ئیشی بتوانین بەرەیە مبارزاتی خۆمان بۆ ڕزگاریە تاران بەکاربووین و لە تارانە زۆر دەنگ دلێر بین ئازاد کردین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەلەفی بەلای کەسۆ نییە ئەم شەڕشیە نەویست ئاخێزە کوردەوارە سەربەخۆ داوای لە کەس نەکردگە بێت هێزە پرۆکسیە هیچ کەسێک نەوگە ڕۆڵی قارەمانە ئەم وڵاتە بووگە سیاسیشە ژیرە و مەوقعیەتێکە خولقیاگە دەسی ئەوی واتیە دەس ئاخێزی واتیە ڕووداوگەلە بەرچاو نەتان ترسێنێ نەتان خەڵەتێنێ شکست و سەرکەوتنە کاتی نەتان ترسێنێ نەتان خەڵەتێنێ ڕۆژان ڕۆژیان واوە دەمۆ ئەمەی دەسی پێیەکەن ئەڕوات بۆ مانگهای توولانی دەرگیری بۆ مانگهای توولانی دەرگیری ئەمە لە پانتاییە ئوستانە کوردستان ناوێسێت بە ئوستانە کوردستان هیچ ناکرێ سەگ و سوودکە دنیامان لێ هان ئەدەن بەناوە ئێرانیەت بەناوە شیعەگەری بەناوە دووگانەیە ئیسلام و کوفار ئاخێزە کوردەوارە سەربەخۆ یەکجار لە میانە سەربڵەندە و دەنگێکی تری کوردە دەنگێکی دلێری کوردە ئێمە هێزە پرۆکسیە هیچ کەسێک نەوگین ئەم شەڕە ویستە ئێمە نەوگە بەڵام مادام ماڵوێرانی بەسەر خەڵکە ئێمە تێرن مەرگ یەکبار شیوەن یەکبار ئێمە نایەڵین و ناوێ بێڵین عفوونەتەهان لە 100 ساڵە ڕابردوو بەسەر شانە مەردمە ئێمە بمێنێت کەواتە کۆی ئەەکەمەوە داستانەکە کۆکەمەوە بە ئەحتماڵە فرە ئێوە لە ڕۆژگە لە ئایندە و لە هەفتەگە لە ئایندە بە پشتیوانی هەوایی یاڵەتی متحدەی ئامریکا و ئیسرائیل شاهد حزور نیروگەلە منتەسەبە بە کورد بوون ئێوەی ئاخێز مخالفەتێکتان لەمە نییە چون قودرەتێکتان لەمە نییە نێستان لە هەمان کاتۆ سەلیقەی مەردم بۆمباران مەکەن بەڵام لە ئیستاوە با بزانن داهاتوویە تاران ستونێکی گەورەی ئێمەین دای ئەڕژێنین نوکتی دووەم ئێمە نە پەیوەندیمان گرتگە نە مەطلوبین ئێمە دوژمنمان زۆرە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ دوژمنی زۆرە خۆشبەختانە نەچووگینە سەناوە پەروەندەیە معەڕەفیە هیچ پرۆکسیەک بە تەمامە قودرەتیش گەرەکیان و بەربەوە بگرن هەم حکوومەتە هەرێمە کوردستان هەم ئەحزاب گۆم هەرچی قوڵتروێ مەلەی خۆشترە هەرچی مستەقلتروی لەسەر ئەژنۆی خۆت بوێسی دەنگە دلێرترە یەک ئەگەر ئەمانە معادڵەکە بدۆڕن ئیشتبایان کردوێ ئەگەر ئەمریکا بدۆڕێت قەزیەیە ئەمانە بەناوە کوردە قەومیتنیکی بۆ هەتایە تەواوێ ئەوەی ئەتوانێ ئەم قەزیە گەورەکاوە بیواتە بەرەو ئێمەین پس ئێمە ئەشی بمێنین حزورمان بوێ دەستان پڕ چەکەن ئەمە دەستورە ئەسلحە تەهیە ئەکەن کەس بە ئێوە ئەسلحە نادا
زەبتە ئینقلابی ئەسلحە ئەکەن، لە باوکتانی هەڵەگرن، لە خەڵک بە هیمەتە کوردانە ئەیسێنن، بێ ئەسلحە نابن. هەر کەسێک دژایەتی ئێمە بکات، هەر کەسێک چێو بخاتە لای چەرخە ئێمە، کارە خاسێک ناکا. هەرچی زیاتر سەختاییە ئێمە فرەتر بوێ، ئێمە فرەتر مەجبور ئەوین، متعەینتر بووین. یاران ئاخێز، زرمەیە ئەووەڵ، حرەکەتە ئەووەڵ، دەستپێکە داستانە، تەواوە داستان نییە. گرتنە ئوستانێک دەستپێکە داستانە، تەواوە داستان نییە. حتا گرتنە تەواوە منتەقەیە کورد قەومی سەرەتای داستانە، تەواوە داستان نییە. من ئەزانم حەماسەت ئیدەیە خەڵکەگرێ، حەقی خۆیشیانە بیانگرێت، ساڵها چاوەڕوانە ئەم ڕۆژە بووگن، ساڵها حەقیانە، حەقیانە خۆشیان بێ، حەقیانە هەڵبخەن و حەقیانە شادی بکەن. ئەو بەشێک لە شادی ئێمەیشە. بالئەخرە ئێمە توانیمان ڕۆڵە تاریخی خۆمان بگێڕین و بیشێوێنین و شێواندبان بەدەستە خۆیان. ساڵەکانە پێشەڕۆیش نیشانی ئەدات ئینشاءالله حەق بە ئێمە بوو و ئینشاءالله تەمەدن و کوردان و ئائینە کوردان هاوەڕێوە. فەرمانە سەرکردایەتی ئەمەسە تەمامە ئێوە ئیشێ لەم دەقیقەوە لە وەزعیەتە ئامادە باش فراخان کە داوا کریان و حزورە مەیدانیتان بوێ. ئیمکانات مەیدان و شۆڕشە مەیدانی خۆتان ئیشێ مهەیایکەن، کەس هەیچێک بە ئێوە نادات، خاستریش گەنایدات، خاستریش گەنایدا. ئێمە گەرەکمان بێ و گەرەکمان نەبێ ئەوان خەریکن ئەیکەن. ئێمە مادام مستەقڵ لە سەرپێی خۆمانین، هەم دەنگمان دلێرترە، هەم دەستمان گەورەترە، هەم بەرەیە گەورەتر ئەتوانین بگرین. دوژمن بەرامبەر بێکاردانانیشێت. جیهانی ئەسلام فەشیزمە ئێرانیت لە هەموو بەرەیەک و بۆ تەیارەکە، تورکت بۆ تەیارەکە، بۆ تەیارەکە. ئەمە ئێمە نەترسێنێ، ئێمە ئیشی بتوانین بەرەنگارە ئەم وەزعیەتە بووینەوە. یاڵەتە متحدەی ئەمریکا ناتوانێت بکێشێتە دەر لەم شەڕە ئیستە، بکێشێتە دەر لەم شەڕە. یاڵەتە متحدەی ئەمریکا بۆ هەتایە ئەدۆڕێت. وڵاتانە خەلیجە فارس ئەبن بە دەستەمۆیە دەستە ئێران. ئێران تەبدیلەوێ بە قودرەت و پێگەیە جیهانە ئیسلام. جیهان ئیسلام تێتە ژێرە فەرمانە ئێران. ئیسرائیل لەحزەیەک ئارامشی ناوێت. پس ناچارن کایەیە کە دەستیان پێکرد و لە دەستیان ترازیاگە و ئشتبا دەستیان بۆ برد تەواویکەن. تکراریەکەمەوە ئێران لە ئابووری نێودەوڵەتی ئەدات، لە پالایشگای نەوتەدات، گەرەوەی هورموز ئەگرێت. ئەمریکا خەریکە ساختمانە بۆش بۆمبارانەکە. ئێران ئیماراتی وە شکست کرد. شرکەتەکانە سیلیکۆنوەلی و ئیمارات و عەرەبستان خەریک بوون ساپۆرتیان نەکردن لە بورسە ئەمریکا، خەریکە وە شکستیانەکە. ئێران بدا لە پێگە ئاو شیرینکەرەکانە عەرەبستانە سعودی. عەرەبستانە سعودی بیاوانێکی سوزانە لە بینەچێت، خەڵکەکەی لە برسا لە توونێتیا ئەمرن و ئێران ئەو کاریانە پێکا. ئەگەر ئەمان لە سەرچاوەی خدماتە شاری نەدەن، بازیان دۆڕانگە. هێزە کورد هێزێکی قارەمانی شوێت، پێشمەرگەی شەڕکەری شوێت، هێزە شەڕ داعەشیشیان بووبووەن. ئەگەر شەڕە شارە ئێران نەگەن، سەرکەوتن لەم شەڕە زەحمەتە، زەحمەتە گەورەیەکە. و ئێشێ بدەن لە پێگەگەلە تەئسیساتە شاری، خەدەماتە شاری.
یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سنە کرماشان جوان ڕۆ مەهاباد لەگەڵ هەر چەشنە ڕاپەڕین و جەنگ مەیدانیەکە هەن دژمنە خەڵک لە بینەوەن شەڕت دەسەی و فرقەئی ناکەن بەڵام کەسێکیش تەعەڕوستان پێ بکات تەعەڕوس قبوڵ ناکەن تەسویرە 500 نەفەر و 1000 نەفەر و 2000 نەفەر هێز نەتان ترسێنێت هێزە ئەسڵیە ئێوە هەم مەیدانە هەم باوەڕە ئینقلابیە هەم ئەسلحەیە داڕشتنە دەسەڵات داهاتووە لە تارانە ئەو هێزە ئێوە هەستان ئەوانی تر نێسیان ئەوانی تر دائیمەن وانە ئەگەرە ئەمانە ئێستائیشی مطمئن بوون تاران ئەڕۆخێ خاپور ئەکرێ تا ئیتفاقی وەکو عێراقیە سووریە ڕووبە ئەمە کارە زەحمەتێکە کارە ئاسانێک نییە چون ئەم حرەکەتە ئیستە بیکەن دەوڵەتە ئێرانی لە ڕاستای بوژانەوەی ناسیۆنالیزمە ئێرانی بەکاری تێرێ بەکاری تێریستە ئەیان کات بە هێز پرۆکسیە ئەمریکا و ئیسرائیل ئەیان کا بە تەجزیە تەڵەبی ئەیان کا بە ویستە تەجزیە تەڵەبی ئیسرائیل ئەوان ئەگەر بە قودرەت و لە پشتیان نەبن تا ئاخرین ڕۆژ لە پشتیان نەبن ئەم دۆسیێنە دۆڕاندگە بۆیە ئێشێ سرعەتی پێ بدەین متەنەوع حرەکەتکەین و ئێشێ نەهێڵین ئەم حرەکەتە چووگە ببێ بە ناخ شکەست کارتان بەوانۆ نەبێ کاتان بەوانۆ نەبێ پوڵ ئەگرن هاش و هوش ئەکەن خۆ هەڵ ئەخەن و خۆزل ئەکەن با بیکەن با حتا ئەتوانن لەم کارانە بکەن با بیکەن سیاسەتە غەڵەت دەراوێشتەی غەڵەتیشی ئەوێت سیاسەت دروست دەراوێشتەی دروستی ئەوێت کەواتە ئەمە دەستورە و ئامادگیە تام و مطلقە خۆتان دەستەبەرەکەن هەر کەستان ئەمڕۆ نەتوانێت چەکە خۆی تەهیەکە سۆحا ناتوانێت بە چەکە قەرزی شەڕکە هەر کەسێ نەتوانێت ئیمڕۆ خۆی ئامادەیە مەیدانە ئاخێزکە سۆحا ناتوانێت ڕوبەڕووی دوو هێزە جددی بوێتەوە هەر کەسێ ئەمڕۆ حرەکەت نەکا داهاتوویەکیشی نییە هەر کەسێ ئەمڕۆ بەشێک لە چارەنووسە خۆی نەگرێتە دەسی چارەنووسی بۆ دروست ئەکەن و چارەنووس خۆشێک ناوێت ئەمە قسەی ئاخرە من بوو و ئەمە دەستور بوو جێبەجێیەکەن